لا سنووری کەرکووک هێزی پێشمەرگە سەرقاڵی دانانی بربەستی کۆنکرێتیە بربەستێک کە وەک فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن بڕینی ئەستەمە و بۆ ئەوە دانراون کۆتایی بە هەر هەوڵ و مەترسیەکی داعش بهێنرێت لەسەر کەرکووک. تاکو ئێستا خەتەری داعش بەردەوامە لەسەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگەوە هەر هێزێکی چەکدار کە بێ بەرگری لە شوێنێکا پێویستە هێڵێکی بەرگری تۆکمە و بەهێزی هەبێ بە تاکید ئەو دیوارە کۆنکریتیان هەر هێڵێکی بەرگری کە دروست دەکرێت لە ناوچەکانی کوردستانە بۆ بەرگریکردن لە ناوچەکانی کوردستان. تا ئێستا زیاتر لە 20 کیلۆمەتر بربەستی کۆنکرێتی لە باشووری کەرکووک دانراوە کە بڕیارە بە درێژایی پرۆژەی ئاودێری کەرکووک ئەو بربەستانە دابنرێن. هێزی پێشمەرگە دەڵێن گەر پێشرە و کارە بکرایە ئەوە داعش نەیدەتوانی هیچ پێشڕەویەک بکات. ئەگەر پێشتر ئەمەمان هەبووە داعش ئەو تۆزە پێشڕەویشی کرد ئەوەشی ناکرد ئێمە سەنگەرەکان خۆمان قایم ئەکەین یعنی وای لێ ئەکەین هیچ دوژمنێ نەتوانم سەنگەرانە ببەزێنێ. فەرماندەی ژووری ئۆپراسیۆنەکانی باشووری کەرکووک ڕەتی دەکاتەوە دانانی ئەو بربەستە کۆنکرێتیانە مەبەست لێی دەستنیشانکردنی سنووری باشووری کوردستان بێت. ئەو دەڵێت ئەمە تەنیا هێڵی بەرگری پێشمەرگەیە و بۆ ئێستا و داهاتووش گرنگی زۆری دەبێت. نەخێرەوانە هەمووی قسەی عەرەبە شۆڤینیەکان ئەو جۆرە قسە ناکەن. ئێمە هێڵی دووەمی بەرگری پێشمەرگەمان دروست کردووە هە ناوشی هێڵی بەرگری پێشمەرگەیە بۆ بەردەوام ببین هەتا تەواویەکەین چونکە ئەمە ڕێ لە دزەکردنی تەخریب ئەوەی کە پێی دەگوترێتە خۆتەقێنەرەوە ئەوەی پێی دەگوترێ فراندنی خەڵکە پێشتر لەو مەنتیقەوە ڕوویداوە ڕێ لە هەموو دزەیەکە گرێکە هەر کەسێ بێ بەنیازێکی خراپێ بۆ ناو کەرکووک. هەر پارچەیەکی ئەم بربەستانە 18 تۆنە و سەرجەمیان لەسەر بازگەکانی پێشووی سوپای عێراق و هێزەکانی ئەمریکاوە کۆکراونەتەوە و لا قۆناغی دووەمشدا ژمارەیە قەڵای لێ دروست دەکرێن و چەکی قورسی لێ جێگیر دەکرێت. هەڵکەوت عەزیز ڕوودا و باشووری کەرکووک